بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستم شەو لە بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری بەڕێز سەربوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان باز لە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەین دەربارەی ناڕەزایەتی خەڵک هەروەها دابەشنەکردنی موچە لەلایەن حکوومەتی هەرێم هەروە سەبارەت بە ڕێکەوتن لەگەڵ بەغداد و پێکێنانی کابینەوەی حکوومەتی عێراقی سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. ناڕەزایەتیەکانی موچەخۆران دژی دابەشنەکردنی موچە بەردەوامن. حکوومەتی هەرێمیش خۆی بێدەنگ کردووە. لە چەند ناوچەیەکی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان دژی دابەشنەکردنی موچە بایکۆتی پزیشک و کارمەندانی تەندروستی بەردەوامە. لە هەمان کاتیشدا لە چەند ناوچەیەک کارمەندانی هاتوو چۆ دژی پێنەدانی موچە مانیان لە کارەکانیان گرت و گرت بوون. دووڕێی خەڵکیش سەبارەت بە دابەشنەکردنی موچە و 400 ملیارەکەی بەغدا تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنیوە. هەرچی حکوومەتی هەرێمیشە لەبارەی دابەشکردنی موچە خۆی بێدەنگ کردووە. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆبووە، بەڵام بە یەک دێڕیش باسی دابەشکردنی موچە و دیاریکردنی وادەی موچەی مانگی دوی ئەم ساڵیان نەکرد. لای خۆشیەوە حاکم شێخ لەتیف یاساناس و ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لەبارەی داواکاری دابەشکردنی موچە دەڵێت داواکردنی موچە کێشەیەکی بچووکە. حاکم شێخ لەتیف ئاماژە بەوەش دەکات دەبێ ئیتر فەرمانبەران و موچەخۆران و تەواوی خەڵک داواکاریەکانیان بگۆڕن بۆ کێشە گەورەکە و داوای هەڵوەشاندەوەی پەرلەمان و حکوومەت بکەن. چونکە تا ئەم حکوومەت و پەرلەمانە بمێنێ هەر دەبێ داوای موچە و بژێوی ژیانیان لێ بکەین. حاکم شێخ لەتیف دەشڵێت بەڵێ بۆ هەڵوەشاندنەوەی حکوومەت و پەرلەمان و پێگێنانی حکوومەتێکی کاتی کە کەسانی بێلایەن و تەکنۆکرات لە سەرپەرشتی هەڵبژاردنێکی پاک و خاوێن لەژێر سەرپەرشتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکاندا بکات. داواکاری خەڵکی کوردستان لە ئێستادا داواکاریەکی زۆر سەرەتاییە. ئەویش دابەشکردنی موچە و باشکردنی بژێوی کاسبکارانە، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم ئەوەش ناکەن. لە کاتێکدا پێشتر خەڵک داوای گۆڕینی دەسەڵات و سیستمی حکومڕانی دەکرد. بە بڕوای شارەزایانی بواری حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێم لە هەموو ڕوویەکەوە شکستیان هێناوە، بەڵام هەست بە بەرپرسیارەتی ناکەن و دەست لە کار ناکێشنەوە. ناڕەزایەتیەکانی موچەخۆران دژی دابەشنەکردنی موچە بەردەوامن. حکوومەتی هەرێمیش خۆی بێدەنگ کردووە. لە چەند ناوچەیەکی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان دژی دابەشنەکردنی موچە بایکۆتی پزیشک و کارمەندانی تەندروستی بەردەوامە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا ڕێبار بەخێر بێن. سپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لە مەسەلەی موچۆ دەست پێ بکەین، تێڕوانینی ئێوە بۆ مەسەلەی دواکەوتنی موچە و ئەو دۆخە خراپەی کە فەرمانبەران و موچەخۆران تێدا چییە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس. تەبان مەسەلەی دواکەوتنی موچە لە هەرێمی کوردستان بەداخەوە ینی وای لێ هاتووە کە هەم کابینەی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان و هەم کابینێش کە لەسەر هەمان ڕیتمی پێشوو کارەکە بەداخەوە ینی بە شێوەیەکی لە دەستپێکیشدا نەیانتوانی بە شێوەیەکی ڕێکپێک موچە بدەن پێشەوەی ئەم قەیرانەی ئێستاش دەست پێ بکات و ئەم واقعە دروست بێ. و لە عێراقدا خۆتەزانی ئێستا ئەوەی گرفتی موچە بە دەرەجەیەک هەرێمی کوردستان و گرفتی هەبوو ساڵانی ڕابردوو ئێستاش و خەڵک لە تەنها فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش باجی ئەم واقعەت هەڵادن کە لە هەرێمی کوردستان ئێمە و کۆمەڵی ئیسلامی هەر لە دەستپێکدا باوەڕمان وە بوو ئەم حکوومەتە لە مەسلەی پێنەدانی موچە ئەگەر هۆکارێکی بریتی بێ لەو قەیرانەدارایی کە لە هەرێمی کوردستان دەرەنجامی دابەزینی نرخی نەوت هەیە بەشە گەورەکەی بریتە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێم نایانەوێ ئەولەویەتیان بۆ موچە بێ و ئەوان دەست بۆ ئەو هەموو
مەلەفە گەندەڵیانەی لە هەرێمی کوردستان هەیە و نەیانویستوە چاکسازی تێدا بکەن و نەیانویستوە داهات بە تەواوی شەفاف بێ لە هەرێمی کوردستان و نەیانویستوە خەرجیەکان لەو شوێنانە کەم بکەنەوە کە ئەکرێ خەرجی تێدا کەم کرێتەوە بۆی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێەوە نەیانویستوە چۆنەڵێ کارە حزبی و شخصی و ئەوکانی خۆیان کەم بکەنەوە یعنی لە هەرێمی کوردستان زۆر بە واضحی دیارە بۆیە ئەوان ئەو شتانەی کە پەیوەستە بە خۆیانەوە کە هۆکاریمانەوەی دەستەڵاتیانە کە هۆکاریمانەوەی قوی سیاسی و هێزی سیاسیانە لە هەرێمی کوردستان دەستی بۆ نابن و لە بەرامبەردا فەرمانبەر باجەکەیدا و هاوڵاتی لە هەرێمی کوردستان باجەکەیدا و بەداخەوە ئەوان تەبان وان کرد بە جۆرێک ینی مامەڵەیان کرد لە چەند ساڵی ڕابردووە ئێستا نە فەرمانبەر نە هاوڵاتی متمانەی پێیان نەماوە ئەو کاتەی لە قەیرانی ڕاستەقی نەژدان خەڵک سیقیان پێ ناکە ئەو کاتێک کە بەڕاستیش ناتوانن موچە بدەن هاوڵاتی متمانەی پێیان ناکە و تەماشاکەی ئێستا عیبەیەکی گەورەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی کوردی عیبەیەکی گەورەیە کە فەرمانبەرەکانی کە هاوڵاتیەکانی داوا بکەن موچەیان بخرێتەوە سەربەخدا بۆ حکوومەتێک کە حکوومەتی خەڵکی کوردستانە حکوومەتێک کە بەرهەمی خوێنی شەهیدان و خەبات و تێکۆشانی نەتەوەیەکە حکوومەتێک کە 30 ساڵ بەسەر حکومڕانەکەیدا تێپەڕیوە ئێستا لە سەرەتایترین مافی هاوڵاتیانی کە بریتە لە موچەکەیان ناتوانێت موچەکەیان دابینکە و ئەمان کۆبوونەوەیەک لە دوای یەکەکانیان لە ئێستادا ئەو کۆبوونەوانەی کایکەن هەموو شەوێ خەبەری ئەوە بە خەڵکو بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە دەن کە موچەکە مەکەینەوە و موچە ڕێکە خەینەوە توزارە موچەکە بدە ئەوەی کە هەیە ئەوەی کە هەیە بدە یای تۆ سەیرەکەی یەک نمونەی بەسیط بکەینایی تۆ باسی دۆخی ژیانی فەرمانبەرانت کرد ئێمە لە ناویدا بە هەر باسی واقعی کردی تەندروستی بکەین لە هەرێمی کوردستان لە وڵاتان کە ئێستا ئێمە ڕوبەڕووی نەخۆشیەکە بینەوە ڕووپەتایەکی جیهانی هەیە کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە جیهان بەگشتی تووشی بۆ خۆتە زانی ئێمە شستا کە من و تۆ قساکەین هەرێمی کوردستانیش ڕوبەڕووی شەپۆلێکی گەورەی ئەو پەتا جیهانیەوە بەدەیان هاوڵاتی ئێستا نەخۆشن و لە نەخۆشخانەکانن و گرفتی گەورە لە نەخۆشخانەکان هەیە لە جیهاندا زۆربەی زۆری وڵاتان هاتن بودجەی تایبەتیان تەخسیس کرد بۆ ئەو بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆناوە هاتن هاوڵاتیان ئیتمێنان و دڵنیاییاندا بە هاوڵاتیەکانیان کە ئەتوانن هاوڵاتیان لە ماڵی خۆیان بمێننەوە ئەتوانن ژیانیان ئاسایی بڕۆ کەچێ حکوومەتەی ئێمە موچەی پزیشکان نادا موچەی کارمەندە تەندروستیەکان نادا ئەوانەی ڕۆحی خۆیان خستۆتە مەترسی بۆ ڕوبەڕوو بۆ چاکردنی بۆ ڕاگررتنی کەرتی تەندروستی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو نەخۆشیە بۆ چارەسەری هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو تا ئێمە ینی ئەم لانی کە من یەک پرسیارەکەم ئەمە چەند ڕۆژە فەرمانبەران لە هەرێمی کوردستان بەلایبەت کارمەندانی تەندروستیمان بڵین دەڕۆژێگە باشە پرسیارە جدیەکەوەیە ئەم حکوومەتە یعنی ناتوانێت تەنها موچەی وەزارەتی تەندروستی بدا ناتوانێت بە دڵنیاییەوە دەتوانێت دانی گەرمانە خەمخۆرە ئەگەرمانە 222 میلیارد ماوەتەوە وەزارەتی تەندروستی پێویستی بەکەمتر لە 7 میلیارد یعنی قسەکە ئەوەیە ینی ئەم حکوومەتە ئەگەر حکوومەتێکی خەمخۆرە ئەگەر حکوومەتێکە خەمی ژیانی هاوڵاتیانەتی خەمی ژیانی هاوڵاتیانێتی ئەگەر ڕازگۆیە لەوەی کە ئەوێ ڕوبەڕووی ئەم پەتایە بێتەوە ئەگەر خەمی ژیان و گوزەرانی فەرمانبەرەکانێت یعنی لانی کەم نەیەتوانی لە ماوەی ئەم دەڕۆژەی ڕابردوودا تەنها موچەی وەزارەتی تەندروستی بدە بۆی لانی کەم ئەم کەرتە کێشەیەم کەرتە حەل بووە لەبەرەوە هاوڵاتی بەڵک هاوڵاتی لێرە هیچ سیقەیەکی بەم حکوومەتە نەماوە و هەڵوێستی ئێمە هەڵوێستێکی وازەحە ینی پرسیارەکەی تۆ بە دقیقی ئەوە بوو هەڵوێستی ئێمە هەڵوێستێکی وازەحە ئێمە پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمە مقەسیرە لە ئاسدا بەدەمەوەچوونی داواکانی خەڵک و باکی نییە و خەمی نییە و ئەوان خەمیش دەستەڵات و سڵتەکەی خۆیانیانەوە بە خەم کێشەی هاوڵاتیان و چارەسەری کێشەی خەڵکەوە نین و ئەسڵن ئەوان حتا لەو ڕۆژ بن لەو ڕۆژەوە ڕازگۆنی لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لانی کەمی ئەو بەڵێنانە جێبەجێ بکەن کە خۆیان لەم کابینەیە بە خەڵکەکەیان داوە لانی کەمی ئەو بەڵێنانەی کە بەڵێنیان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا و ئێمە لە دەستپێکدا من ڕەنگە لەگەڵ تۆ بەرنامەمان کردووە لە بەڕسمی کۆمەڵی ئیسلامی وتومان ئەم حکوومەتە جددی نییە و ناوێت چاکسازی بکە و دەریشەکەی بە نەتیجەکە حکوومەتە ناوێت چاکسازی بکە و تەماشاکە ئێمە ئێستا خەریکە نزیکە بینەوە لە نیوەی تەمەنی ئەم کابینەیە بەڵام کابینە هیچ هەنگاوێکی جددی بۆ چاکسازی بۆ کەمکردنەوەی بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بۆ ڕیشە چێشکردنی گەندەڵی هەنگاوی نەناوە باشە بەس سەبارەت بەوەی کە زۆر قسە لەسەرەوە دەکرێت بۆچی کاتێک کە
نرخی نەوت دادەبەزێ هەر بارگرانێکە تەنا بۆ موچە خۆر بێ بەڵام کاتێککە نرخی نەوت بەرز دەبێت تۆ بۆ نمونە هەر لەو ماوەی پێشوت گەشت بۆ $70 بەڵام هیچ دەستکارێکی موچە نەکرا بۆچی تەنا خەڵکی هەژار و بڵین چینی موچە خۆران لە قەیرانی داراییدا سزا بدرێن بارگرانێکە بخرێتە سەرەوە خۆ قسەکە ئەوەیە قسە جدیەکەوێ بۆچی ئەم حکوومەتی هەرێمی کوردستان کاتێ نرخی نەوت دابەزێ بە خێرایی دێتە سەرخەتواڵێ من ناتوانم موچە دابین کە و گرفتم هەیە بەڵام کاتێ نرخی نەوت بەرز بێتەوە داهاتەکەی بەرز نابێتەوە هاوڵاتی لە هەرێمی کوردستان بەچی ئەم حکوومەتە سیقە بکە بە کامەی متمانە بکە بەوەی کە نرخی نەوت دابەزێ و ناتوانێت موچە بدە بەوەی کە نرخی نەوتیش بەرز بێتەوە هەر ناتوانێت موچە بدە بەوەی کە لەگەڵ بەغدا شڕێک ناکەوێت نەوتەکەی تەسلیم کات و بەغدا موچەکەی بدە بەوە بودجەکەی بۆ دابینکە ینی حکم خەڵک نازانێت بەچی ئەم حکوومەتە باشە بەس پێ دوای ئەوەی کێستا بەوە چوونیەوە ئەوەی کە پەیڕەو دەکرێت دوو مانگ جارێک موچە دابەش دەکرێت پەیڕەوکردنەوەی هەمان سیستەمی پاشەکەوتە ینی ئێستا جۆرێک لە سیستەمی پاشەکەوتی ڕانەگەێنراو هەیە ئێستا کە دوو مانگ جارێک موچە دابەش دەکرێت بەسەر فەرمانبەران و موچە خۆران حکوومەت لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەڵاتدارانی هەرێم ڕاستگۆنین لە مامەڵە لەگەڵم خەڵکیان ئەوەی ئەیکەن لە قۆناغیدا دووبارەی ناکەنەوە ئەوان لە قۆناغیدا پاشەکەوتیان کرد و پاشەکەوتێکی زۆرم لیان بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا سەپاند وە ستەمێکی گەورەیان لە هاوڵاتیان و لە قوت و لە ژیانی فەرمانبەرانی خۆیان کرد کاتێمە کۆتایی هات ئێستا هاتوون بە جۆری چکە ئەستەمەکەکەن لە تیاتیەوەی ئەو کات نیوە یان ڕوبع موچانەدا بە هاوڵاتی ئەو تا ئێستا وەکو خۆتەڵی لە 50 ڕۆژ و 60 ڕۆژ موچادن بە فەرمانبەرەکانیان و ناشیدن بەڕاستی لەو کات شەر نایدن لەبەرەوە جۆرێکی کێ ستەمێکی کێ مناڵینەوە پاشەکەوتە ئەمەش ستەمێکی کێکە لە فەرمانبەرەکرێ و ئەگەر پاشەکەوت ستەمێکی سیستەماتیک بوو بێ ستەمێکی سیستەماتیک بوو بێ ئەمەش بە جۆرێکی کە سیستەماتی کراوەتەوە ستەمێکی کێکە لە هاوڵاتی لە فەرمانبەرەکرێت بەس بۆ چوونی ئێوەکو کۆمەڵی ئیسلامی کردسە چاوەکانی بڵین داهاتی هەرێم شەفاو بکرێن لە دەستێکی پاکوەمیندا بێت ئێمە کێشەی موچەمان دەبێت یاخود دەگەت دەست بۆ چاکسازی ڕاستەقینێ ببرایە مەسەرەن ئەم کابینێ زیاتر لە 11 مانگ و 7 ڕۆژ ڕست بەکار بووە ئەگەر هەنگاوی بنابێ ئەم کێشەمان بۆ دروست نەبوو کە ئێستا موچەخۆر و فەرمانبەرتیدا کابینەی پێشوو هات سیستەمی بایۆمەتری لە هەرێمی کوردستان جێبەجێ کرد و فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمووی بایۆمەتریان ئەنجامدا و بە حساب بۆ دۆزینەوەی ڕێژەی ڕاستەقینەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بۆ دەستنیشانکردنی ئەو کەسانی کە دوو موچەیان هەیە ئەوانەی کە بندیوارن ئەوانەی فەرمانبەری حەقیقینین وانە باشە خۆ لە کۆتاییدا ئەوان ئامارە ڕاستەقینەکەیان دەستکەوت ئەی بۆ جێبەجێیان نەکرد لەبەرەوەی دەرکەوت ئەگەر ئەمە جێبەجێ بکەن زەرەرمەندی یەکەم خۆیانن وەکو هەردوو پارتە دەسەڵاتدارەکە لە هەرێمی کوردستان و بۆ خۆ گەندەڵیکە لە هەرێمی کوردستانی چێ کردوێتی خۆ فەرمانبەر نەیکردو ئەم دوو هێزە دەسەڵاتدارە کردویانە وانە لە سیستەمی حکومڕانی و گەندەڵیەکی دابەشکرا و بەسەر هەردوو زۆنەکەدا گەندەڵیەک کە لەسەری ئیتیفاقیان کردووە گەندەڵیەک بە ئیتیفاقیەکی درێژخایەن کە لە ڕابردوودا لەسەری ڕێککەوتبوون لە نێوان خۆیاندا ئێستا کاوان هاتوون ینی بۆیان دەرکەوتووە کە ئەگەر بندیوارەکان معاشی بندیوارەکان ببڕن موچەی خۆیانە چی ئەو خەڵکی خۆیانە کە لەیان نیگەرانە بێ دوو موچەکان چێن و دەرکەوت لەبەرەوە نەیان توانی ئەو سیستەمە جێبەجێ بکەن لە ئەگەری جێبەجێکردنی سیستەمی بایۆمەتری لە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە ڕێژەیەکی گەورە لە داهات بۆ حکوومەتە گەڕایەوە وەلانی کەمی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش دابینەکرا ئەمە یەک دوو ئەم داهاتە گەورەی کە لە هەرێمی کوردستان هەیە گرفتەکەیەوەی داهاتی نەوت کە سەرچاوی یا دایکی داهاتەکانی هەرێمی کوردستانە و ئەنجا کۆی داهاتەکانی کەش لە هەرێمی کوردستان ئەم داهاتە هەموو یەچێتەوە خەزێنەی حکوومەت دانەچێتە خەزێنەکانی حزب و لە خەزێنەکانی سەرۆکی حکوومەت خۆی دانی بەوەدانە کە لە $700 ملیۆن 400 ڕۆژتوە بۆ خەرجی و بۆ قەرزوانە 300 مەسەلەن گەڕاوەتەوە بۆ وەزارەتی دارایی بە دڵنیاییەوە کاتێک کامە ناچێتەوە خەزێنەی حکوومەت چێتە خەزێنەکانی حزب و حزبیش بۆ لە ناو حزبیش بۆ نخبەیەکی دیاری کراوەچێت بۆ نخبەیەکی دیاری کراوەچێت بە تەکید ئەو ناشەفافیەتە لە داهاتدا و بۆ داهات شەفاف ناکەن باشە من ئەگەر حکوومەتێک
دڵنیابێ سەرچاوەکانی داهاتی هەموو یەچێتەوە خەزینەی حکوومەت و دابەشەکرێتەوە بەسەر فەرمانبەران و ئەچێتەوە خەرجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە شەفافیت ترسێ لە شەفافیت دەترسێ حکوومەتێک ئەگەر دڵنیابێ لەوەی داهاتەکانی دەستەڵاتێک ئەگەر دڵنیابێ لەوەی داهاتەکانی هەموو یەچێتەوە خەزینەی حکوومەت بۆ لەوا ترسێ بودجەی هەبێ بودجەیەکی هەبێ میزانی خۆی ساڵانە بێتە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2012 میزانی نەچۆتە پەرلەمانی کوردستان بۆچی لەبەرەوەی معلومە کە نایانەوێ شەفاف بن لە داهاتدا و نایانەوێ ڕاستگۆ بن لەگەڵ هاوڵاتیانی خۆیان لە هەرێمی کوردستان وەکو چۆن لە داهاتەکاندا شەفافنین لە خەرجەکانیشدا عادل نین خەرجەکانیشدا دادگەر نین کاتێکیش لە خەرجەکان دادگەر نین ئەمە چێ باجی ئەو نادادگەریەدا ئەوە کە لەوان دوورە ئەوەی کە لەوان دوورە لە کوردستان چێ لەوان دوورە هاوڵاتی لە کوردستان هاوڵاتی لە هەموو کەسێ دوورترە لە دەستەڵات هاوڵاتی ئاسایی ئەی چێ نزیکە دارودەستەکانی حزب نزیکن ئەوانەی کە لە خۆیان نزیکن ئەوانەی کە بە گەندەڵی بە شێوەیەکی نابەرپرسانە سوودمەند دەبن بە شێوەیەکی ناشەرعی سوودمەند دەبن لە سەرچاوەکانی داهاتی خەڵک بەس هیچ چەنگاوێک نەداوە لەم کابینێ بۆ باراستەی شەفافکردنی داهات دەچ داهاتی ناوخۆ بێ خاڵی سنووری بێ نەوت بێت نەخێر پێ دوای تەنەکەنەوتێکیشیان شەفاف نەکردن نەخێر کووە یعنی خۆ دەزانی چۆنە ئەم حکوومەتە شعاری چاکسازی بەرز کردەوە و ناویان نابوو کابینی چاکسازی لە دەست پێکەوە کابینێکی بەهێز و ئابوورێکی بەهێز وانە باشە هەموو چاکسازیەکانی ئەم کابینەیە لە پرۆژە یاسایەک بە ناوی چاکسازی لە پەرلەمانی کورد کرایەوە کە ئەویش تەنها و تەنها لە موچەدا کورد کرایەوە ئایا بەڕاستی گەندەڵیەکانی ئەم دەستەڵاتە تەنها لە موچەدا لە موچەش ئێستا هەمووی هاتوتە سەر کەمکردنەوەی موچەی فەرمانبەران و بڕینی دەرماڵەکانیان و کەمێکیش باسی کەمکردنەوەی موچە پلە تایبەتەکانە و باسی ئەوە نییە کە موچە ناشەرعیەکان ببڕن باسی ئەوە نییە کە ئەو موچە بندیوارەکان ببڕن باسی ئەوە نییە کە ئەو گەندەڵیانە کەمکەنەوە کە هەیە ئەم حکوومەتە هیچ هەنگاوێکی جددی باڕاستی چاکسازی نەناوە ئەوەی ئەوان ناویان ناوە چاکسازی بە جۆرێکی کە عقوبەدانەوەی خەڵکە جۆرێکیکەی سزادانی فەرمانبەرە کە ناوی لێندرێتەوە چاکسازی پێ دوای هەموو شتەکان تاریکەیەکە لە داهاتینەوەتەرەوەکو کابینەکەی پێشووترە ئەزانی یانیستەکانی نەوت لە هەرێمی کوردستان هەر لە دەستپێکەوە تا ئێستا ناشەفافن و ئەوان بە جۆرێکن نەتوان لەبەر ئەو ناشەفافەتی کە هەیەە لە گرێبەستەکان ناتوانن لەگەڵ حکوومەتی عێراقیش ڕێککەون بۆچی ناتوانن ڕێکەون لەبەرەوەی معلوم نییە کە وەکو زۆر جار هاوڵاتیی ئاسایی ئەپرسی ئێمە نازانین حکوومەتی ئێمە لە نەوت زەرەرەکە یا قازانجەکە ئێمە بەردەواممە لە نەوت لە بەهۆی نەوتەوە بەردەوام لە نەهامەتی داژین لە هەرێمی کوردستان باشە بەس سەبارەت بە ناڕزایەتی خەڵک لەسەر ئەو 400 میلیارەی کە لە بەغدادەوە هاتەبوو و ئەو ناڕزایەتی کە تۆڕ کۆمەڵایەتەکانیشی تەنیوە ئێوە چۆنی دەبینن بە شتێکی تازەی دەبینن ئەو ناڕزایەتیە مەسەلەن کە هەیە خەڵک لی دەپرسێتەوە دەڵێ کوا 400 میلیارەکە ئەم 400 میلیارە دڵۆپێکە لە دەریایەکی گەندەڵی لە دوای پێکهێنانەوەی عێراقی نوێ و لە دوای دروستکردنەوەی کابینەی نوێ هەتا ئەو کاتەی کە میزانی هەرێمی کوردستان لە بەغدا بڕدرا 170 میزانی عێراق هاتە هەرێمی کوردستان بە شێوەیەکی دادگەرانە لە هەرێمی کوردستان دابەشەکرا هاوڵاتی وەکو خۆی لی مستەفی دەبوو هەر ئەوە دەبوو هاوڵاتی لەو خۆناغشدا موچەی وەرەگرتنەوەدا و ئەو کات کە داهاتی ناوخۆش نەئەگەڕایەوە بۆ بەغدا و شەفاف نەبوون و جگەل لە و دوای ئەوش کە مەسەلەی هەناردەیکردنی نەوت دەستی پێکرد لە دوای ئەوەش ئەو پارەی لە بەغدا هاتووە ئەم 400 میلیارە یەک مانگە وەکو باسم کرد دڵۆپێکە لە دەریایش دڵۆپێکە لە دەریایەکی گەندەڵیەکان ئەی هەموو 400 میلیارەکانی کە لە لە هەرێمی کوردستان من پرسیارەکەم لە هەرێمی کوردستان ئەم هەموو کۆمپانیایانە ئەم هەموو باڵەخانە زەخمانەی کە هەن ئەم هەموو هیچێ هەموو کە زەزانە هی دەستەڵاتدارەکانە خۆ هی هاوڵاتی ئاسایی نییە ئەم هەموو دەستگا ڕاگەاندنی خۆیان کە هەیەەکە وێنی وەکو حوت داهاتی خەڵک بە قوڕیان داکری ئەمە لە کوێ ئەچێ لە داهاتی هەرێمی کوردستان ئەم پرۆژانە باشە بەس ئەم هەشتاگەی کێوە مناڕزایەتە بە سپێکێکی باش نابین کە خەڵک بەردەوام لە داهاتەکەی خۆی بپرسێتەوە
کێستا زانی ئێمە خۆمان هێزێکی ئۆپۆزیسیۆنین کۆمەڵی ئیسلامی و لە دوای قۆناغەیەک لە دوایەکەکانی خەباتی ئێمە خەبات بووە بۆ هوشیاری سیاسی لە هەرێمی کوردستان کارکردن بۆ دروستکردنی میلەتێکی هوشیار تاکێکی هوشیار لە کۆمەلگادا و خەڵکێکی ئازا و بوێر لە بەرامستەم و لە بەرامبەر ستەم و گەندەڵی بێدەنگ نەبی ئێمە خۆمان بە بەردەوامی باجی بێدەنگ نەبوونە دەین باجی هەڵوێستە دەین باجیەوە دەین کە نەچوینەتە ژێرباری ئەو گەندەڵیانەی کە هەین خۆمان هێزێکی هەژارین لە ڕووی داراییەوە بەردەوام لە قەیرانی دارایی ئەژین بەرەنجامی ئەوەی نەبووینەتە بەشێک لەو گەندەڵیانەی کە ئەوان تێیدا ئەژین بە دڵنیاییەوە ئێمە خۆمان ئیش بۆ ئەوواکەین حەزەکەی میلەتێکی هوشیار تاکێکی هوشیار هەبێ حەزەکەین تاچێک هەبێ یعنی نەک لەسەر 400 ملیارەکە لەسەر کۆی داهاتی خۆی لە هەرێمی کوردستان شەڕ بکە قسە بکە ئەمانە تەرجەمە بکرێن بۆ واقع بەڕێگا مەدەنیەکانی خۆی بەڕێگا تەندروستەکانی خۆیان فشار بکەن و بێدەنگ نەبن و میلەتی بێدەنگ دەستەڵاتداری ستەمکار دروستەکە هەرگیز لەناو میلەتێکی زیندوو دەستەڵاتدارێکی ستەمکار دروست نابێ و جێگای نابێتەوە وەستەمی بۆ ناچێتە سەر باش سەبارەت بە ڕێکەوتن لەگەڵ بەغداد بۆ چوونیەوە چیە لەبارەی موچە و پێم وایە دوێنێ شەردیدارتان هەبوو لەگەڵ سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق چی هەیە لەبارەی ڕێکەوتن و بۆ چوونیەوە لەوبارەوە چیە؟ ئێمە بۆی تەبان لەم بەشە دیوێکێکی تری هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی بە وازەحی باس بکەیت ئەویشەوەی ئێمە پێمان وایە بەغدا ئەرچی حکوومەتی ناوەندیە کە داهات و ئیستحقاقاتی هەرێمی کوردستان وەک قەوارەیەکی دەستوری داوین بکات و ئەمە ئێمە لە کۆی دیدارەکانمان هەم لەم دیدارەی کە جەنابەت باست کرد لەگەڵ سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق و ئەو کاتانەش کە ئێمە وەفتمان چۆتە بەغدا و فراکسیۆنیشمان کە بەردەوامی لە بەغدا لەگەڵ فراکسیۆنەکانی تر لە گفتوگۆ و کاردا بەردەوام هێڵی گشتی کارکردنی ئێمە و کۆمەڵی ئیسلامی ئەوە بووە کە ئەبێ ئێمە کار بکەین بەغدا ئیستحقاقاتی دارایی هەرێمی کوردستان دابین بکە ئەو کاتش کە پێش پێکهێنانی ئەم کابینەی نوێی مستەفا کاظمی لەگەڵ کابینەکەی بەڕێز محەممەد تۆفیق عەلاوی کە سەرکەوتونە بوو لە پێکهێنانی کابینەکەیدا ئەو کاتیش ئێمە لە دیدار و گفتوگۆکانمان لەگەڵ وەفدی هاوبەشی کوردی قسەی ئێمە و کۆمەڵی ئیسلامی ئەوە بوو کە ئێمە لەگەڵەوەین ئیستحقاقاتی دارایی هەرێمی کوردستان تێکەڵ بە و ململانە سیاسیانە نەکرێکە لە نێوان هەرێم و بەغدا هەیە وە زیاتر لەوە فەرمانبەر باجی ئەو ململانە و مزایدە سیاسیانە نەدا کە لە هەرێمی کوردستان هەیە ئەمە یەک و باوەڕیشمان وایە ئەم کابینەیەش درێژکراوەی هەمان کابینە یەک لە دوای یەکەکانی بڵین کابینێک لە دوای یەکەکانی عێراقا کۆی ئەو کێشە هەڵپەسێردراوانەی لە نێوان هەرێم و بەغدا بە هەڵپەساردراوی ماونەتەوە ئەمێننەوە هەرێمی کوردستان لە کۆی ئەو کێشانەی لەگەڵ بەغدا هەیەی لە گرفتە دەستوریەکانی لە مەسەلەی خاک لە مەسەلەی ئەوەی کە پێوترێت سنووری یا ناوچە جێناکۆکەکان و مەناتقی متەنازی عەلەیها و لە هەموو لەسەر ئەو هەموو مافە دەستوریانەی کە هەیەی هەرێمی کوردستان ئێستا بە جۆرێک هەڵوێستی لە ناوەند لاواز بووە ئەویش بەرەنجامی ئەم دەستەڵاتدارانەی هەرێمە کە هەموو شەڕەکان هاتوۆتە سەر ئەوەی کە شەڕی ئیستحقاق و پۆستەکانی خۆیانەکەن ئەوان گەشتونەتە ئەوەی ئەبێ لۆبیەکی گەورە بکەن تاوەکو تەنها دەنگ بە وەزیرەکانیان بدرێ چ جای ئەوەی بێن ئیستحقاقاتی هەرێمی کوردستان دابینکەنەوە تۆ خۆتە زانی ئەم هەموو لۆبیە گەورەی کە کردیان لە بەغدا تا تەنها وەزیری خارجیەکان متمانە وەربگرێ و تا بتوانن متمانەی پێ بدرێتەوە جاریشکە لە کابینەی لەم کابینەی کاظمی لەبەرەوە یا هەرێمی کوردستان ئێستا باشە بە سەبارەت بە ڕێکەوتنی نەوت لەگەڵ بەغدا بە ڕوونی هەڵوێستیەوە چۆنە کەمتر خەمێک هەیە بۆ ڕێکنەکەوتن لەگەڵ بەغداد پێویست هەرێم لەو ڕۆ لە مەسەرەی نەوت و موچە ڕێکەوتنێکی گشتگیر بکات ئەزانیمە پێشەوەی تەوەن باسیەوە بکەین کە هەرێم ڕێکەوتنەکایان هەرێمی کوردستان ئێستا پرسیاری هاوڵاتیەکی سادە لە هەرێمی کوردستان یا پرسیاری میدیاکارێک لە پارتی وێچێتی کە ئەوان متمانیان بە کابینەکەی کاظمی داوە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی متمانەمان پێ نەداوە و بەشێکیش نەبووین لەو گفتوگویانەی کە بۆ پێکهێنانی کابینەی کاظمی کراوە لە بەغدا ئەمان متمانیان پێداوە ئەوان لەگەڵی ڕێککەوتون پرسیار ئەوەیە
ئێستا هاوڵاتی بۆی هەیە ئەمان ئێستا ناڵێن ئەمان حەقی ئێوە فەرمانبەرانی هەرێمی کوردستان نادەن ئەوان ناڵێن ئێستا موچەی فەرمانبەرانی هەرێم نادا پرسیار ئەوەیە بەڕاستی ئەوان لەسەر چی ئەساسێک متمانەیان بە کابینەکەی عەلاوی بە کابینەکەی کاظمی داوە و لەسەر چه ئەساسێ لەگەڵی ڕێککەوتوو ئێکوا لە مینهاجی وزاریە لە کارنامەی کابینەکەی بەڕێز مستەفا کاظمی کووە استحقاقاتی کورد بەدەڕێک چارەسەری کێشەکان دەکەین لەکوێ لەبەرەوە ئەوان نەهاتوون ئەوان وەکو من باسم کرد تەنها شەڕی وەزیرەکانیان کردووە تەنها شەڕی وەزیرەکانی خۆیانیان کردووە شەڕی مەکاسبی خۆیانیان کردووە ئەگەر نا ئەوانە بووە پێش متمانەدان بەم کابینەیە پرسی بودجەی هەرێمی کوردستانیان یەکلا کردبایەوە ئەبوو ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەستخۆشیان لێکردیانوت ئێمە متمانەماندا بە کاظمی لە بەرامبەر ئەوەی کە بودجەی ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵی تا کابینەیە تەواوە بێت 2 ساڵی ماوە 3 ساڵی ماوە ساڵێکی ماوە ئەمە ڕێککەوتنی ئێمەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵی ئەمان متمانەیان پێداوە حکوومەتەکەی تشکیل بووە شەڕی وەرگرتنی پۆستەکانی خۆیان کردو ساڵن وەفدە نێرینەوە بۆ ڕێککەوتن لەگەڵ بەغدا دیسان جارێکیکە لە قۆناغێکدا کە هەرێمی کوردستان لە زۆعف و لە لاوازیدایە بەرامبەر باشە بەس هیچ ڕێگایەکی جگەل لە ڕێککەوتن لەگەڵ بەغداد نەخێر ئێوە لەگەڵ ئەودان کە مەسەلەی نێوتارێک بکەون ڕێککەوتنێکی گشتگیر نەک ئەمڕۆ ئێمە بە بەردەوامی قەناعەتمان وا بووە ئەم وەکو باسم کرد عقودە نەوتیەکان وەکو بەشێک و کۆی داهاتەکانی هەرێمی کوردستان شەفاف بێ لای پەرلەمانی کوردستان و لەسەر ئەو شەفافیەتە هەرێمی کوردستان ڕێککەوتن لەگەڵ بەغدا بکە و ئەم ڕێککەوتنە بنەما تێیدا بەدیهێنانی بەرژەوەندیەکانی ڕای خەڵکی هەرێمی کوردستان بێ و دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێ وەرگرتنی ئیستحقاقاتی دارایی خەڵکی کوردستان بێ و ئەمما ئەم ڕێککەوتنەی کاکرێت بۆ ئەوە بێ کە هاوڵاتی لە هەرێمی کوردستان لە شایستاییدا بحەسێتەوە بەڵام من لێرە بە دڵنیاییەوە ئەڵم کە خەمی ئەم دوو هێزەی دەستەڵاتدار لە هەرێمی کوردستان خەمی کەمکردنەوەی ناسۆریەکانی گەلی کوردستان نییە لە بەرامبەر بەغدا خەمی بەدەستێنانی پۆست و مەکاسبەکانی خۆیانە بۆچی بەڵگەی ئەوەی ئەوان متمانەیان داوە بە کابینەکە بۆ لەسەر بنەمای بەدەستێنانەوەی مەکاسبەکانی خۆیان هێشتا ڕێک نەکەوتون لەسەر مەسەلەی استحقاقاتی خەڵکی کوردستان باشە بەس شکستیان نیناوە لە ئابووری سەر بەخۆی کە تاکەین نایانەوێت لەگەڵ بەغدا ڕێکەون خۆمە قسەی ناوێ حکوومەتێک نتوانێت موچەی فەرمانبەرەکانی بدا تر شکستێنان لە فاتحای بۆ بخوێنین دنیای و شکستیان هێناوە بەڵێ سپاس دەکەم ناوبڕێکمێ دەگرم وڵای بەڕست بەڵە بینەرانی بەڕست ناوبڕێک و دەگەڕین وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنە برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە
برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بگەڕێم و لای بەڕێز بینە سەر تەورێکی تر ئەویش مەسەلەی پەرلەمان و دۆسیەکەی کاک سۆران عومەرە ئێوە چۆن لەو بڕیاری سەرۆکی پەرلەمان دەڕوانن کە بڕیاری کورەتاکەی حوتی ئایاری هەڵوەشاندەوە؟ طبعا ئێمە جارێکەکەم ئەمڕۆ بەڕسمیش وەکو مەکتەبی سیاسیش ڕامانگەیاند کە ئەمە هەمە هەنگاوێکی دروست بوو و لای ئێمە هەنگاوی سەرۆکی پەرلەمان هەنگاوی کە جێی تەقدیر و دەستخۆشیە ئەگەرچی لە ڕاستیدا ئەو ئەرکی سەرشانی خۆی وەکو سەرۆکی پەرلەمان جێبەجێ کردووە و لە دامەزراوی پەرلەمان هەنگاوێکی نادروست بوو ئەوەی کە کرا بەرامبەر کاک سۆران عومەر و ئەو کاتیش ئێمە وتمان ینی کۆمەڵی پەرلەمانتار داوای قەزاییان لەسەر بوو و تەنها ڕەفعی حەسانە لە کاک سۆران کرا زۆر دیار بوو ئەوە ئامانجێکی سیاسی لە پشت بوو و هەنگاوێکی نامەشروع بوو ئێمە بەڕاستی لەم ماوەیەدا وەکو کۆمەڵی ئیسلامی سوپاسی هەموو فراکسیۆنانە ئەکەین کە هاوڕابوون لەگەڵمان و پشگیریان لە شەرعیەت و لە سەروەری یا با بڵێن شکۆی پەرلەمانی کوردستان کرد و ئێمە باوەڕمان وایە هەر فراکسیۆنێک و هەر هێز و لایەنێک لەوڕۆ هەماهەنگ بوو بێت بەرگری کردووە لە دامەزراوەیەکی شەرعی لە دامەزراوەیەکی نیشتیمانی لە دامەزراوەیەک کە تەنها دامەزراوەی دەنگ پێدراوە بە شێوەی ڕاستە و خۆ لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئارکی سەرشانی هەموو لایەکە کە شکۆ و هەیبەتی ئەم دامەزراوەی بپارێزن ئەوەش کە سەرۆکی پەرلەمان دوا هەمین جار کردی وەکومە ڕاشمان گەاندووە هەنگاوێکی دروستە بە ئاراستەیەکی دروستتر بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵەیە کە کراوە لە پەرلەمانی کوردستان تا چەندێک گرنگە فراکسیۆنەکانی تریش ئێوە پشگیریتان کرد وەکو فراکسیۆنەکەی خۆتان فراکسیۆنەکانی دەرەوێش پشگیری مانگاوی سەرۆکی پەرلەمان کرد بە بۆ چوونی بەڕێزی تۆ خۆتە زانی هەر لەو ڕۆژەی کە ئەم هەنگاوەندرا حوتیایەر لە هەڵگرتنی پارێزبەندی لەسەر کاک سۆران بەشی گەورەی فراکسیۆنە دیار و کاریگەرەکانی پەرلەمانی کوردستان بەیەکەوە یەک هەڵوێستیان بوو وەکو کۆمەڵی ئیسلامی و هەماهەنگیان هەبوو و کاری پێکەوەییان کرد من پێم وایە هەموو فراکسیۆنەکان لەو ڕۆوە ینی ئەرکی سەرشانی خۆیان بەباشی ئەدا کرد و جێبەجێیان کرد وەکو کۆمەڵی سوپاسی هەمویانمان کردووە و ئێستاش باوەڕمان وایە ئەرکی هەمووانیشە جارێکی کە پشتیوانی لە سەرۆکی پەرلەمان بکەن و پشتیوان بن لەوەی کە ئەم دامەزراوەی هەیبەت و شکۆی پارێزراوەی بەڕاست باشە بەس پێتان وایە دوایەوەی کەم بڕیارە بڵین هەڵۆشێنرایەوە کاتیەوەی کە پەرلەمان دەست بە شوکارەکانی خۆی بکاتەوە یا خود ئێستا لەڵەن بۆی کۆرۆناوە کەرەنتینە کراوە ئەم کەرەنتینەکەرەنتێکی سیاسی نییە ینی کاتیۆنیە لە 20 میلیارەکە لە 400 میلیارەکە بڵێن پەرلەمان لێپرسینەوە بکات زانی هەر کاتێک قەیرانی گەورەش لە هەرێمدا هەبێ قەیرانی گەورەش هەبێ و کۆمەی کە ئێستا بەهۆی کۆرۆناوە هەیە یا ڕەنگە قەیرانی دارایی گەورەتر هەبێ ئەرکی پەرلەمانە لەو کاتانە زیاتر لەسەر هێڵ بێ و زیاتر چالاک بێ و زیاتر ڕوبەڕووی ئەم ئێستا مەسەن تۆ خۆتە زانی قەیرانێکی گەورەی تەندروستی هەیە لە بەهۆی مانگرتنی کارمەندانی تەندروستی بەهۆی
مانگرتنی پزیشکانەوە بەهۆی زۆربوونی ڕێژەی توشبوانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ئێخۆ ئەرچی پەرلەمانی کوردستانە لەو ڕووە بە ئەرچی خۆی هەستێ فشارکە بۆی حکوومەت موچەی وەزارەتی تەندروستی وەزارەتەکانی کە بدا بۆی بارگرانایی هاوڵاتی کە بێتەوە ئەرچی پەرلەمانی کوردستان لەسەر هێڵ بێ بۆەوەی کە ئەو کەم و کلێنانەی لە کەرتی تەندروستی هەند چارەسەر بکرێنوە حکوومەت بە تەنگیەوە بە ئەرچی حکوومەتی هەرێمی ئەرچی پەرلەمانی کوردستانە لە مەسلەی ڕێکەوتنی بەغدا و هەرێم کەمل و تۆقسەمان لەسەر کرد ڕۆڵی خۆی ببینێ ڕۆڵی پەرلەمان غائیبە لە مەسلەی مامەڵە یا مەسلەی ئیتیفاقی بینی هەرێم و بەغدا ئەرچی پەرلەمانی کوردستانە کە لەو قەیرانە داراییە لە شەفافەتی مەسەل لە شەفافکردنی سەرچاوەکانی دارایی لە بەرز و نزمبوونەوەی نرخینە و تو ئەمانە پەرلەمان ڕوونکردنەوەی خۆی بدا بە هاوڵاتیان و حکوومەت ناچارکە کە حکوومەت ڕوونکردنەوە بدا ڕوونکردنەوەی کە جێی متمانە بێ کە هاوڵاتی متمانەی پێی هەبێ دا پەرلەمان ئەبێ بەڕاستی لەگەڵ خۆپارێزی بەهۆی ئەو نەخۆشیەوە کە هەیە ئەدای خۆی جێبەجێ بکە ئەزانی کا حەکیم پەرلەمان لە هەرێمی کوردستان ئێمە دوو شتی ئەساسی یعنی یەک هەر دەستەڵات لە هەرێمی کوردستان پەرلەمانێکی کارایی ناوێ ئەمە زۆر زۆر وازەحە نەک لەم خولە لە خولەکانی کەش پەرلەمانێکی کارایی ناوێ پەرلەمانێکی ئەکتیف پەرلەمانێک کە بتوانێ محاسبەی سەرۆکی حکوومەت کا پەرلەمانێک بتوانێت لێپرسینەوە لە حکوومەت کا پەرلەمانێک بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ پەرلەمانێک بتوانێت قسەی خۆی بکە پەرلەمانێک یعنی ئەمان پەرلەمانێکی دەستەمۆیانەوەی لە بەرامبەر حکوومەت و دەستەڵاتی سیاسی پەرلەمانێکی دەستەمۆ لە بەرامبەر حیزب لە بەرامبەر ئەو دەستەڵاتە سیاسی لە هەرێمی کوردستان یەک دوو ئەوەی بکە بەهۆی ئەو پرسی هەڵگرتنی پارێزبەندی لەسەر کاکسۆران لە ماوەی ڕابردوو هەتا ئێرە گوزەرا ئێمە لانی کەمەکو کۆمەڵی ئیسلامی پێمان وایە ئەمە نە لەبەر ئەوەی هەڵگرتنی پارێزبەندی ینی پارێزبەندی خۆتە زانی شتێکی قانونیە و مەشروع هەڵگشتێکی مەشروعە بەڵام کام هەڵگرتنی پارێزبەندی بۆچی پارێزبەندی تەنها لەسەر یەک پەرلەمانتار لابرا لە کاتێکدا کۆمەڵی پەرلەمانتار و هاوڕێی ئەو پەرلەمانتارەی کۆمەڵی ئیسلامی داوای یاساییان لەسەر بوو لە دادگاکانی هەرێمی کوردستان بۆچی تەنها ئەم پەرلەمانتارە بە ئامانجگیرا و بۆ ئەو پەرلەمانتارش لەسەر چی قسەکە ئەوەیە لەسەرەوەی کە ڕخنەی لە حکوومەت گرتووە لەسەرەوەی کە یعنی ئەم حکوومەتە کە بۆ ئەمە هەنگاوێکە بۆ نەهێشتنی دەنگی ئازاد بۆ کوشتنی دەنگی بوێر لە هەرێمی کوردستان بۆی ئێتە پەرلەمانتار نەتوانێت ڕخنە بگرێت چ جای ئەوەی هاوڵاتی ئاسایی و ڕۆژنامەنووسێ بتوانێت ڕخنە بگرێت لەبەرەوە ئەو پەیامە پەیامێکی مەترسیدار پێمان وایە هەر هەنگاوێک بە ئاراستەی ڕاستکردنەوەی ئەو جۆرە پەیامانە هەنگاوێکی دروستە و هەنگاوێکە واجبی ئێمەوە کۆمەڵی ئیسلامی و هەموو هێزە سیاسەکانی کە نێڵین پەرلەمانێکی دەستەمۆ لە هەرێمی کوردستان هەبێ و نەهێڵین ئەندام پەرلەمانێک لە پەرلەمانەکە بێ کە نەتوانێت ڕخنە بگرێت نەتوانێت قسە بکە نەتوانێت ئەدای کاری خۆی بەس بۆ ئەوەی کە بەرەزوتە بڵین برارێکی سەرۆکی پەرلەمان شکۆی بۆ پەرلەمان گێڕاوەتەوە تا چەندێک شکۆش بۆ لەو ڕۆژە بۆ پەرلەمان دەگەرێتەوە دەست بەکارەکانی بکە بەڵام لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت کە لەسەر 27 ملیارەکە لە جێگیرەکەی بڵین لە وەزیری دارایی لەسەر موچە بەدڵنیاییەوە پەرلەمانێت کاتی ئەوەیە کە بگەڕێتەوە سەرڕێڕەوە تەندروستەکەی خۆی و کاری خۆی بکاوە لێ پرسینەوە لە کۆی ئەو هینانە بکە تۆ خۆتە زانی تەبان فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ کۆمەڵێک لە پەرلەمانتار و فراکسیۆنەکانی کە بانکشتی داوایان کرد کە بانکشتی سەرۆکی حکوومەت بکرێت لەسەر پرسی قەرزاری حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر و ئەرکی خۆیەتی ئەم پەرلەمانە ئێمە لەگەڵەوەی پەرلەمان ئەو ڕۆڵەی خۆی ببینێت بە ئازانە ڕۆڵی خۆی ببینێ و پەرلەمان بتوانێت لێپرسینەوە لە حکوومەت بکە و پەرلەمانێک ئەگەر لەم قۆناغە سەختەی کە هاوڵاتی پێیدا گوزەرەکە لە هەرێمی کوردستان بە ئەرچی سەرشانی خۆی هەڵنەستێ هاوڵاتی مافی خۆیەتی بپرسن و پەرلەمانم بۆچیەوە بۆچی دەنگی پێ بدەم باشە بەس ئەرکی ئێوە هێزێکی ئۆپۆزیسیۆن پێتان وایە لەم بارودۆخەدا لە پەرلەمان و لە دەروی پەرلەمانیش ئەرکی خۆتان جێبەجێ کردووە بەرامبەر بە خەڵک یاخود گلەی هەیە لە ئۆپۆزەکانی ئۆپۆزیسیۆنش کە بۆ چیە مانگی ناکەن لە کاتێکە دۆخەکە زۆر خراپە ناڕەزایەتی خەڵک زۆرە وڵا کۆمەڵی ئیسلامی باجی ئەوەدا کە ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ کردووە کۆمەڵی ئیسلامی هەمیشە باجی ئەوەدا کە هێزێکی خاوەن هەڵوێستە و سیاست ئەکات بە جۆرێک کە ینیش سیاست لای کۆمەڵی ئیسلامی پێم وایە ئێمە لانی کە مەتوانین بەرامبەر خەڵکی کوردستان بڵین ئێمە
بە جۆرە سیاستمان کردووە کە ڕوومان هەبێت سەر بەرامبەر میلەتەکەی خۆمان بەرزکەینەوە و سەرمان بەرز بێ ڕۆژانە بچینە ناو خەڵک و لەگەڵ خەڵک بشین. ئێمە بەڕازگۆیی لەگەڵ خەڵک مامەڵەمان کردووە، فراکسیۆنەکانمان لە هەرێم و لە بەغدا سەرکردایەتی سیاسی کۆمەڵ و ئەمیری کۆمەڵ و ئەنجومەنی سیاسیەکەی و قیادەکەی و کەوادرەکانی لە بەرەی خەڵک بوون، پشتیوانیان لە خەڵک کردووە، لە بەرامبەر گەندەڵی بێدەنگ نەبووین، هێزێک بووین، خۆمان قوربانیمان داوە بە خۆمان بە هەڵوێست بۆکو باسم کرد بەردەوامێمە لە قەیراندا ژیاوین خۆمان و بە هۆکاری ئەوەی کە بەشێک نەبووین لەو گەندەڵی بەو هۆکارەی کە ئێمە ئامادە نەبووین سوودمەند بین لە گەندەڵیەکانی ئەوان لە هەرێمی کوردستان قسەمان لەسەر گەندەڵی کردووە، قسەمان کردووە کە شەفافیت هەبێت لە سەرچاوەکانی داهات، بێدەنگ نەبووین، پەرلەمانتارەکانمان بە ئامار و داتا توانیویانە حقایقەکان بۆ خەڵک و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بخەنە ڕوو. میدیایەکمان هەبووە، میدیایی کە کۆمەڵی ئیسلامی داعمی کردو و کە میدیای ڕسمی کۆمەڵە بەردەوام خەمی خەڵک و خەمی هاوڵاتیانی خستۆتە ڕوو، لەبەرەوە کۆمەڵ بڵێ ئەدای کاری خۆی کردووە پێمان وایە بۆ لێدان لە هێزە و پۆزیسیۆنەکانیش بڵێن هەمویان وەکو یەکن حیزبەکان لای خەڵک ینی ئەم بۆ چوونە ینی پەرەی پێ بدرێت. ئەخر بۆچی وەکو یەک بن هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئێمە ینی کۆمەڵی ئیسلامی یەکێکە لەو هێزە ئۆپۆزیسیۆنانەی قۆناغ بە قۆناغ تۆ بەسەر ئەمە توانین قسەی لەسەر بکەین. ئێمە ڕازگۆ بووین لەگەڵ ئەو پەیام و شیعاری کە هەڵمان گرتووە و بەو هێزەی کە هەمانە بەو ژمارەی پەرلەمانتارەی کە هەمانە بە ڕازگۆیانە لەگەڵ خەڵک و جەماوەری خۆمان ماوینێتەوە، خەڵکمان نەخەڵەتاندووە، درۆمان لەگەڵ خەڵک نەکردووە و لە ژێرەوە شتێکمان نەکردو و لەسەرەوە شتێکی کەمان وتبێت ئیتیفاقیەتی ژێر بە ژێرمان نەبووە، ڕاستگۆ بووین لە مامەڵە لەگەڵ میلەتەکەی خۆمان، ڕاشکاو بووین لە خستنەڕووی حقائقەکان و لەو کۆبوونەوانەش کە بەشدار بووین چ لەسەر ئاستی سەرۆکایەتی هەرێم ئەو کاتێک کە کۆبوونەوە لە سەرۆکایەتی هەرێمە کرێوە کەسی یەکەمی کۆمەڵ و وەفدی کۆمەڵ بەشدارە بێت. ئێمە بە شانازیەوە ئەوەی کە لە میدیا ئەیلین و لەسەر شاشە ئەیلین لە کۆبوونەوەکان زیاترمان وتووە و هەمیشە کۆمەڵی ئیسلامی هێزێکە سەرڕاستانە توانیوێتی ئەوەی کە باوەڕی پێێتی ئەوەی کە قەناعەتی پێێتی کاری لەسەر بکە و مەبادی و قیەمی خۆشی لە سیاستدا بپارێزێنا لە بەرەو من باوەڕم وایە ئێمە نی هێزێکی ئۆپۆزیسیۆنین ئەدای کاری خۆمان بەو حەدەی کە ئەتوانین ئەدامان کردووە. باشە بینی سەرتەوەرێکتر مەسلەی کۆرۆنە ئێوە چۆن لەم بڵین ڤایرۆسە دەڕوانن و پێیانتان بۆ خەڵکی چییە بۆ خەڵکی خۆتان و دەرەوەی خۆشتان لەبارەی خۆپارێزی و پەیڕەوکردنی ڕێنمایە تەندروستیەکان پەتایەکی جیهانیە و خۆتەزانی تەوان ئەم پەتایە لە سەر هەڵدانیەوە لە سین هەتا ئەمڕۆ شەپۆلێکی گەورەیە لەسەر ئاستی دنیا و کۆمەڵێ سێکتەری گرنگی ژیانی گشتی کۆمەلگای پەک خستووە بەک لێرە لە هەرێمی کوردستان لە وڵاتە هەرە پێشکەوتوەکانیش بەداخەوە بەرەنجامی نەبوونی متمانە لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە حکوومەت ئەم پەتایە تەشەنەی کردووە ئێستا و بڵاو بۆتەوە و من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبووە پەیامێک لەوە وەربگرێت کە بۆچی هاوڵاتی متمانەی پێناکە، بۆچی هاوڵاتی سیقی بۆ حکوومەتە نییە لە نەخۆشیەک کە شتێکی جیهانیە پەتایەکی جیهانی و بڵاو بۆتەوە. ئەم حکوومەتەوەکو باسم کرد بەداخەوەیانی لە هەموو جومگەکان متمانەی دۆڕاندووە لای هاوڵاتی بەرەنجامی ئەو بێ متمانەیەش بەرەنجامی ئەو بێ متمانەیەش ئێمە کۆی گشتی کۆمەلگا زەرەرەکەین لەم پەتایی کە بڵاو بۆتەوە هۆکارەکەشی پێش هەموو شتێک ئەو بێ متمانەیە کە لە بینی هاوڵاتی و حکوومەت هەیە کە حکوومەت هۆکاریەتی باش حکوومەت هۆکاریەتی هۆکاری ئەو بێ متمانەیە کە هەیە بەزەوخەمە یەکڵەنین مامۆستا دەڵێن کۆرۆنانیە و بەڵێ دێمە سەر ئەوە دووهەم ئەم خەڵکە متمانەشی لەوە نیە کە ئەم حکوومەتە و ئیمکانیاتی کە هەیەی بە تەواوی نایخاتە خزمەتی خەڵکەوە وەکو باسم کرد لە دەستپێکدا ینی ئەو ئیمکانیاتی کە هەیەی نایخاتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دێ لەم کاتەدا ئەو بەشەیش کە من وەکو باسم کرد ینی نمونەیەکی سادە وتم باشە خۆ حکوومەت لانی کە متوانێت موچەی وەزارەتی تەندروستی بدە لانی کەم لا ئەو وەزارەتانی کە ئەتوانەیەک بە دوای یەک با دەستکا بە دابشکردن پێشیش بە مانگێک موچەی دابەش دەکەن خۆمان ئەزانە خۆیان چۆن موچە دابەشەکەن هەمیشە وەکو تۆ ئەیڵەی لە ماوەی یەک مانگا دابەشەکەن و ئەوەک لەبەرەوە ئەوان تەما بە شێوەیە کارەکەن کە ئەو تۆزە متمانەیەش کە هەیە ئیدۆڕێنن ئێمە و کۆمەڵی ئیسلامی و میدیای ڕسمی کۆمەڵی ئیسلامیش و سیاسەتی گشتی کۆمەڵ بۆ ئۆرگانەکانمان بۆ کادرەکانمان بۆ جەماوەری کوردستان ئەوە بۆ کە خەڵک خۆپارێزی بکە
و ڕێنمای تەندروستیەکان جێبەجێ بکە هەر لە دەستپێکەوە بە ڕێزەمیری کۆمەڵی ئیسلامی خۆتەزانی بە چەند پەیامێک هۆشداری و ڕوونکردنەوە ڕێنماییدای هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئێمە ئێستاش لەگەڵەوەین هاوڵاتی خۆپارێزی تەواو بکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆیان بپارێزن خۆیان خانەوادیان کە سوکاریان بپارێزن ئەم نەخۆشە ینی وردە وردە بڵاو بۆتەوە بەناو وەکو سەرچاوە مەسەوەکو دەستگا پزیشکەکانێک لەن ئەمە یەک دوو ئەرچی حکوومەتە لە بەرامبەریدا لەگەڵ ئەوەی هاوڵاتی خۆپارێزی تەواو بکە ئەرچی حکوومەتیشە لە بەرامبەردا ئەو حکوومەت ئێستا هەست بە جۆرە لە خەمساردی ئەکرێ حکوومەت بە پەلا بەدەنگ کارمەندانی تەندروستی داوای کارمەندانی تەندروستی داوای پزیشکانەوە بێ و بدەم داوای ئەو سێکتەرانەوە مەسەن ئەمڕۆ باس لەوە بوو کە کارمەندان یا با بڵین پۆلیسی هاتوو چۆشمانەگرن وردە وردە ئاوا بڕوە سێکتەرەکانی کەشی بەدووە دەبێ حکوومەت وریای ئەوە بێ کە سێکتەرەکان پەکیان نەکەوێت بەدەمیانەوە بێ موچەی بە خێرایی موچەی وەزارەتەکان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدە ئەوەندەی کە وەکو باسم کرد ئەو بەشە ئیمکانێتی کە ئەتوانێت کە من پێم وایە ئیمکانێتیشیان بەشی ئەوە هەیە کە ئەتوانن یارمەتی بدە بەدەم خەڵکەوە بێن بۆەوەی کام نەخۆشە لەوە زیاتر تەشە نەکاوە ڕوبەڕووی نەبینەوە و هەم ئێمە تەمەناکەین و دوعاکەین لە کە خۆی پەروەردگار وڵاتمان و هاوڵاتیان و خۆشەویستانمان خەڵکمان بپارێزێ لەم نەخۆشیە و ئەوانش کە ئێستا نەخۆشن و لە نەخۆشخانەکانن خی گەورە شیفایان بۆ بنێرێت و کۆتایش بەم دەردووەڵام زۆر بە کورتی سەبارەت بە ئۆپەراسیۆنی تورکیا و شەریپەکە و تورکیاوە بەزانی خاکی سنووری هەرێمیش ئێوە بۆ چونتانسیە زۆر بە کورتی وەکو ئێمە لای ئێمە وەک ستراتیج هەموو سنوور بەزاندنێک لای ئێمە ڕەتیەکەینەوە و پێمان وایە سیادەی هەرێمی کوردستانە بێ پارێزراو بێ و ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەرچی حکوومەتی عراقیشە کە سنوورەکانی هەرێمی کوردستان بپارێزێ و ئێمە دەست ینی هەموو تدەخولێکی سەربازی ڕەتەکەینەوە و باوەڕیشمان وایە ئەمە پێشێلکردنی سیادە و سیادەی هەرێمی کوردستان سپاس دەکەم سپاس بۆ بەڕێز ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان سپاس دەکەین زۆر سپاس بۆ بینەرانی ڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان